بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیداد بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بێوەی ئازی شادەبمەوە. بینەرانی خۆشەویست بۆ مەڵقەی بەرنامەکە باسێک لە بارودۆخی هەڵبژاردەی ئەڵمانیا دەکەین کە لە ماوەی ڕابردووە بە کۆمەڵێک ئەنجامی خراپ و کۆمەڵێک نشوستا تێپەڕیەوە لە دوو مۆندیالی ڕابردووە لە خۆناغی کۆمەڵەکانە ماڵاوای کردو. ئێمە بۆ شەنۆکەوتکردنی ئەم باسا لە نێو ستۆدیۆ بە سوپاسەوە میوانداری زۆر بەڕێز یادار محەممەد ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری وەرشیمان کردووە. کاک یادگار سڵاو لێبێ و دڵخۆش مەمڕۆ لەگەڵمانی بەخێر بێ. زۆر سپاس کاکسیدات. کاک یادگارەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەم پێشی بسمەلای هەڵبژاردەی ئەڵمانیا جیاوازی یاریکردن و ئاستی هەڵبژاردەکان لە ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردووە چییەوە؟ پێ دوایە هەندێک دەڵێن تاموچێژی ئێستا یاری هەڵبژاردەکان تاموچێژی نەماوە مەگەرتنا یاریەکانی مۆندیال نەبێت. تۆ هۆکاری ئەمە بۆ چێک جێڕیتەوە؟ سپاس بۆ جەنابتان. هەڵبەت وەڵامەکەی زۆر ئاسانە لەبەرەوەی کە بەڕاستی ئێستا بزنس و پارە پیاکردن لە یانەکانە زۆرترە. یاریزانی ئێستا هەمووی فێری فێڵکردن و فێری ئەوە بوون کە چۆن بە کەمترین ماوە بگەن بە پارەیەکی زۆر. ئەمە وای کردووە کە بەڕاستی بیرەکەنەوە یاری هەڵبژاردەکان کاتێک کاچن یاری بۆ هەڵبژاردەکەکەن دەستکەوتێکی وایان نابێت بە ڕوبعێکەوەی کە لایەنەکەی دەستیەکەوێت. بۆ یاریزان ئێستا وای لە هاتووە کە تووشی بێزاریەکە بێت بە یاریکردن بۆ هەڵبژاردەکەی و یاریزانیشمان هەیە زۆر جار ئەو فێڵە بەکارێنێ کە تووشی پێکان بۆ یا هیلاکە ناتوانێت یاری بۆ هەڵبژاردەکە بکە خۆی دوورەخاتەوە. ئەمە وای کردووە بەڕاستی کە سەیرەکەی ئاستی هەڵبژاردەکان وردە وردە بەرەو خراببوونە ڕابینیمانە چەندین هەڵبژاردەی بەهێز کە مێژووی پرشنگداریان هەبووە کە لە مێژووی یاری تۆپی پێ ئەستێری درەوشاون لە نمونیان بەرازیل لە نمونیان ئەڵمانیا لە نمونیان بڵین ئینگلتەرا بڕۆبۆتی بەکانی تر ئەمانە سەیرەکەی بە دۆخێکی ناجێگرا تێپەڕە بن ماوەیەکی زۆرە کەوتن بەڵێ ئیتالیا ماوەیەکی زۆرە کەوتون ئەنجامیان باش نییە. ئەمە هەمووی بۆ هۆکاران ئاگەڕێتەوە کە کاتێ بزنزاتۆتە ناوبواری وەرزشەوە و ئەوێت دەست بەسەر وەرزشا بگرێ ئەمەوە کات کە یاریزان بیر لەوە بکاتەوە کە لایەنەکەیە پارە زۆرتر بەدەست بێنەوە لەوەی کە ڕووکات هەڵبژاردەکەی. لە ماوەی پێشوو شابینیمانە چەند ئەستێرەیەک لەوەی ئەستێرانە خۆیان بە دوورەگرن لە یاریکردن بۆ هەڵبژاردەکانیان. بەڵام سەرڕای هەموو ئەمانش بەڕای من بەلای منەوە ئێستش ئاستی هەڵبژاردەکان یاریکردنی هەڵبژاردەکان تاموچێژی خۆی هەیەەوە بەڕاستی لە لای من ئەوگەی متعە یاری هەڵبژاردەیەکە بینمەوە متعە یانەکان نبینم. پاشە ئەمە هەڵبژاردەکان بەگشتی وەگە بچینە لای هەڵبژاردەی ئەڵمانیا ئەم پاشەکشی لەم چەند ساڵیدا توار لە دوای مۆندیالی 2010 لە ئاستی هەڵبژاردەی ئەڵمانیا و لە ئەنجامەکانیە ئەیبینی تۆ هۆکارەکەی بۆچی ئەیجێڕێتەوە؟ لە پێشووترا هەڵبژاردەی ئەڵمانیا وڵاتی ئەڵمانیا کە بە وڵاتێکی عونسوری ناسرا بوون تەمەەن عونسوری لەو ڕوانگەیەوەی کە بۆ بابەتی وەتەنی بوون نیشتیمانی بوون عونسوور بوون. لە پێشووترا ئەم وڵاتە تەقەبولی ئەوەی ناکرد کە غەیرە ئەڵمانی یاری بۆ هەڵبژاردەکە بکە. بەڵێتیایە بۆ یاریزانی نەمساوی لە سەردەمانێک کە ئەڵمانیا باڵا دەست بووە بەهۆی جەنگ و ئەمانەوە توانێتی چەند وڵاتێدا ژیرکا لەوانە نەمسا کە بێنیاری بۆ ئەڵمانیا بکەن. بەڵام سەیرەکەی دوجار ڕەچەڵەشی ئەو یاریزانانە ئەسڵ کە لێکۆڵینەوەی لەگەڵ لەسەرەکەی ئەچێتەوە سەر ئەڵمانیا جارێکی تر واتە ڕەچەڵەکی نەفساوی و پۆڵەنی و بۆ نمونە سویسری و ئەم کۆمەڵە وڵاتانی کە درا هاوسەی ئەڵمانیان زۆرترینیان ئەچێتەوە سەر ئەڵمانی. پێشووتر ئەم بڵین ئەم دڵسۆزیە بۆ نیشتیمان هەبووە بۆ ناوەکە هەبووە. بەڵام بەڕاستی لەم سەردەمەیە کە من ئەڵێم شۆڕشی تازەی تۆپی پێ لە دوای ساڵی 2000 وردە گەشەی کرد و بوو بە جیهانگیری و ڕووی بزنس ڕووی کردە ئەم بوارە گرنگە وای کرد بەڕاستی کە لەگەڵیشیە خەڵکێکی زۆر کە سەفەرەکە کە کۆجەکە بۆ ئەو وڵاتانی ئەوروپا بە تایبەتی بۆ ئەڵمانیا بیرمان نەچێمە ئەگەر ئێستا ژمارەی دانیشتوانی ئەڵمانیا بە نمونە وەربگرین نزیک بۆتەوە لە 100 میلیۆن. جاران ئەڵمانیا پێکاتەی وڵاتەکەی لە 50 بۆ 50 میلیۆن بۆ 60 میلیۆن بوو. تۆ سەیری ئەم فەرقەکە لە ماوەی ساڵانێکیکەما 40 میلیۆن خەڵک ڕووەکاتە ئەو وڵاتە.
ئەم خەڵکە کە ڕووی کردوایتە لە وڵاتانی ئەفریقیەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە ڕویان کردوەتە ئەم وڵاتە لەوێ ژن و ژنخوازی ڕوویاوە زەواجکردن ناوسەرگیری بووە یاریزانی غیرە ئەڵمانی هاتۆتە ناوە ڕەشپێز ئێستا سێرەکەی هەڵبژاردەی ئەڵمانی یاریزانی ڕەشپێستی تایە بەڵێ لایەک لە ڕەچەڵەکانی ئەڵمانیە کە دایکە یا باوکە بەڵام دوجار ئەمەوە ئاکات کاکسیدات کە ئەڵمانیا بەم کولتورەش ئاشنا نەبێ لە لای فەڕەنسا زۆر ئاساییە کە تۆ یاریزانێکی ڕەشپێز لە هەڵبژاردەی ئیسپانیا کەوکو خۆمانەڵی موجەنەس لە هەڵبژاردەی فەڕەنسا یاری کردبێ وەتوانی یانە ئەنجامی باش بێن بەڵام بۆ ئەڵمانیا فەڕەنسا چەند ساڵی دوایە بۆ سپی پێز بگەڕێتێ بەڵێ ئاخر دە سەیریشیکە لە دوایەوە هەشتەوە فەڕەنسا موجەنەسەکان و ڕەشپێستەکان نازناوێن بۆ فەڕەنسایەناوە خۆ یاریزانە فەڕەنسەکان نیانێناوە کاکە بەڵام بۆ ئەڵمانیا ئەم شتە نامۆیە یعنی یەک لەوانەی کە من وای ئەبینم کە ئاستی تۆپی پێ ئەڵمانیا هاتۆتە دواوە ئەو موجەنەسانێ فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا تاوانێکی گەورە ئاکات کە زۆر گرنگی بەمانە ئەیە دەبێت چۆن لە مەرحەلەیەک لە قۆناغی لە قۆناغخانە وڵاتی یانەکانی فەرزی کردووە سەر یانەکانە کە فێرگەی تۆپی پێدا مەزدێن و یاریزان دروستکەن دەبێت ئێستش جارێکی تر ئەم داوایە لە یانەکان بکاتەوە فەرزی کاتەوە بەسەریان کە یاریزانی سوروسپی ئەڵمانی پێبگەن چکە کاک سیداد ئەگەرم پێت بڵم ئەڵمانیا تاکە وڵاتە جیاوازە لەگە وڵاتەکانی بەڵام چەندین یاریزان غێرە ئەڵمانیشمە بینیەوە بەڵێ سپی پێز بوونە بەڵام ئاسیانە هەڵبژاردی ئەڵمانی شاوە بووە من ئێستا پێ دەڵم یەک لە هۆکارەکان ئەمەیە ئەژنا کۆمەڵی هۆکار هەیە کە تۆپی پێ ئەڵمانیا بەرەو ڕووی تونێلێکی داخرا و ئەڕوا کە ئەنجامەکانی باش نەبن یەک لە خاڵە هەرە بەهێزەکانی ئەمەیە کە من بۆم باس کردی یاریزانێک گێتە ناو هەڵبژاردەکەوە ئینتیمای بۆ وڵاتەکە نیە خۆشەویستی بۆ ناوی ئەڵمانیانە تایەتی لە بڵێن نەشیدی وەتەنیە بڵێن کە سرودی نیشتیمانێکاڵێتەوە لەبەری نیە هەر ئەسڵەن نایڵێ هەردەم ناجوڵێنێ ئەمەوە کات خۆشەویستی بۆ هەڵبژاردەکە نەبێ کاتێکی شکایاریە کات ئەو خۆ هیلاک بوونە خۆی هیلاک ناکە کە یاریزانێکی ئەسڵی ئەڵمانی خۆی هیلاگەکە یعنی ئەمەیەک لەو خاڵانەیە دوو لە هەرە و خاڵانە ئێستا باسم کرد بەستمەوە بە موجەنەسەکانەوە ئەو ئینتیما و خۆشەویستێش نەماوە لە لای یاریزانە ئەڵمانەکە بۆ یاریکردن یعنی پێم وتی کە بزنس زاتۆتە ناوە یاریزانەکان ئەوەی بۆیانەکان خۆیانە کوژن و خۆیان هیلاگەکەن و هەوڵێن ئەوە بۆ بژاردەکە بیر لا بژاردەکە ناکەنەوە بۆیە ئەمەش دیسانەوەم تاوانە ئەم تاواناکەوێتەوە سەر فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا کابێ کارێکی وا بکات جارێکی تر خۆشەویستی و ئینتیمابوونی نیشتیمان و بەرزڕاگررتنی ناوی ئەڵمانیا لە ناخی یاریزانی ئەڵمانیا چەکەرە پێ بکات چ جای ئەو ئەڵ یاریزانە ڕەشپێستانە بێ کە لە ئەڵمانیا یانیا غیرە ئەڵمانەکان کە لە ئەڵمانیا ئەنج لەگەڵ یاریزانی ئەڵمانیا بۆی دوجار ئەم خۆشەویستە دیسانەوە بگەڕێتەوە و یاریزانی ئەڵمانی بەو شعورە بۆ هەستەوە یاری بکات کە یەکێکە لە سەربازە هەرە دڵسۆزەکانی طریقەتی تۆپی پێ ئەڵمانیا ئەمەژێکی تر لەوانە یەکێکی تر لەو خاڵانی کە هەڵبژاردەی ئەڵمانیای بەرەو خرابوون بردووە بەڕاستی لاوازبوونی فیدراسیۆنی تۆپی ئەڵمانیا خۆیەتی لەبەرەوەی جارانەمان بینی لە فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا دووەم گەورەترین فیدراسیۆنی تۆپی پێ بوو لە جیانە لە دوای بەریتانیا لە ڕووی ژمارەی ئەندامەکانیەوە و لە ڕووی دڵسۆزی و خەڵکانی بە ئەزمون و کەسانی لێوەشاوەکە لەو فیدراسیۆنە یاریانە کرد هەر لە ئەو هەرەمە لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی بەیەک دڵ بەیەک بڕوا بەیەک هەست بەیەک بیر و بڕوا یاریە کاریانە کرد بۆ پێشخستنی تۆپی پێ ئەڵمانیا ئێستا ئەمە نەماوە ئێستا کۆمەڵێک هاتوون بەرژەوەند خوازن بەڕاستی لێ ژۆی لاتوە ینی من هاوڕێم لەوێ هەیە ئەڵێ کاکە ئێمە بە نمونە شتێکی بۆ هێنامەوە تێزانانی وێژۆکوێری لاتۆتم چۆن وتی من چوم لە خانوویەکەەوە چوومە شوقەیەکەوە شوقەیەکی تازە دروستکراو کە لەوێ بژیم دوای ماوەی سێرم کە خانۆکە تەقی لە ئەڵمانیا یعنی وتم بۆ هۆکارتی هۆکارەوەیە کە گەندەڵی لە دروستکردنەکەیان ناکراوە خانیکەوە چونەتە ئەوێ گەندەڵی لە ئیشەکەکەن ئەو کۆچبەرەکان فعلەن ئەو کۆچبەرانە هۆکارێکی خراپن و ئێستا وردە شتەکان دەرەکەوێت ژنا دوای چەند ساڵێک ترە بینی ئەوروپا بەرەو دواوێت لەبەرەوەی ئەم کۆچبەرانە ڕۆڵ و پێگەی ئەم کۆچبەرانەوە ئاکات تەسیل لە ئەوروپیەکەشەکات ئەنجا من ئەمەشە بەستمەوە بە ڕاضەکەشەوە لە فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا خەڵکانێکی بەرژەوەند خوازەیە کە ئەوەی بیریان لە لای ژیرفانی خۆیانە ئەوە بیریان لە لای بزنسی خۆیانە ئەوەیان بیر لەوەیە کە بزنس بە ناوی هەڵبژاردەی ئەڵمانیا تۆپی پێ ئەڵمانیەوەکەن ئەوە بیریان لەوە نییە کە
تۆپی پێی وڵاتەکەیان معاناتی هەیە کەوتۆتە جێژاوێکەوە یعنی من لێرەوە من کە کەسێکی ئاساییم لە چاو ئەوانە لێرەوە زانم هەڵەکانی ئەڵمانیا چیە زانم هۆکاری لاوازبوونی هەڵبژاردەکە چیە ئەزانم هۆکاری ئەنجامە خراپەکان چیانی خۆیان نازانن لێ کە خۆیان لەنەوە واقعەکان ئەمە بەشێک لەو هۆکارانی باشە پێدوانیە گەڕانەوەی ڕۆحێتێکی جەنگاوەری یاخود هێنانی ڕاهێنێک بۆ ڕۆحێتێکی جەنگاوەر ئاسا و شەڕانگێزی هەبێت بۆ چۆن بڵێ ئەوەی کوا گروتینێک بداتەوە بە ئاستی هەڵبژاردەکە یاریزانەکان پێویست بێ بۆ نمونە لەم چەند ساڵی دوایە ئەڵمانیا تیپێکی سارد بوو لە یاریکردنا بەڵام چەند یارێک ڕۆدیڤۆلەر ڕاهێنەر بوو بینیمان چه ئاستێکی هەبوو یاخود چ ڕۆحێتێکیان هەبوو یاریزانەکان ئەزانێکی کاکەسیدادەمە دیسانە بکەوێتەوە سەر یاریزان ئێستا تەحەکومەکە یعنی لاوازی فیدراسیۆنی تۆپی پێی وڵاتەکە دواکە کە یاریزانەکە تووشی ئەسیان و هەڵگەڕانەوە بێت و تووشی کوتلە و کوتلەکاری بێت یاریزانەکە تەحەکوم بە 2000 بە هەڵبژار دەکەتەوە و بەیانەکەشەوە ئێستا سایبینی لە کۆمەڵیانەیە کاکە بایرەمێنخ کۆمەڵە یاریزان لەگەڵ یەکدوانێکی ئیدارەیە دەستیان تێکەڵ کرد و ناگلیزمانیان لە هەستیارترین کاتە لە یانەکە دوور خستەوە بینیمان کە تووشی چ قەیرانێک و ئەنجامێکون بەڕاستی ئێستا یاریزان فێری ئەوە بووە ئەویش لە زۆعفی دیسانۆڵم لە لاوازی فیدراسیۆنی تۆپی پێی وڵاتەکەی ژنا نابێ ڕێبەمە بە من با نمونەیەکت بۆ بێنمەوە لە ساڵی 1970 لە کاسی لە مۆندیالی 1970 لە یاری پێش کۆتایی فرانس بیکن پاوەر کە قەیسەری تۆپی پێی جیهانە شانی دەرەچێ خۆشەویستی و محیبەت و دڵسۆزی بۆ وڵاتەکەی و بۆ ناوی ئەڵمانیاوە گەورەیە ناچێتە دەرەوە هەر لە یاریەکە شانی بۆ هەڵەبەستن و تا یاریەکە تەواو بێ بۆ یاریەکە یاریزانی ئێستا ئەماواکە یاریزان ئێستا ئامادەیە ئەمە بکە یاریزان ئێستا بەلای ڕێڵەی پستی تاکەوێ یەکسەر ئەبێ بیبەنە دەرەوە تر ناتوانم یاریکەم لەبەری ڕاکاتەوە بۆ یانەکەی پارە پێیاکە بەڕاستی ئەمە یعنی ئەم شتانەوەی کردووە بەڕاستی کە هەر نەک ئەڵمانیا ئێستا زۆربەی زۆری هەڵبژاردەکان تووشی ئەم نەکبەتیە بوون تووشی ئەم نەخۆشیە بوون ئەمە لە نمونەی بەڕازیل لە نمونەی هەڵبژاردەکانی تر ئێستا ئەڵمانیاشی گرتوۆتەوە ڕۆ بۆ ئیتالیا یۆرۆی 2020 یەکەم بوو کەچی جامی جیانی 2022 سەر نەکەوت لە پاڵاوتنا تۆ سەیری ئەم معادلەیەکە یعنی ئێستا یاریزان تەحەکومەکە بەڕاستی بەداخەوە بەڵێ پارە بزنس دەستی گرتووە بەسەر وەرزش بەگشتی و تۆپی پێ بە تایبەتی بەڵام یاریزانش خۆی بەخۆی بووە بە ئەهریمەنێک بڕیار لەسەر هەڵبژاردە و لەسەر یانە و لەسەر ئەوایە یعنی ئەمە دوجار ئەبێت کاک سیدات ئەبێ فیدراسیۆنی وڵاتەکان بە تایبەتیش من ئەگەر باسی ئەڵمانیاکەم فیدراسیۆنی تۆپی ئەڵمانیا بێ حدێک بۆ مەدانێ بێ سنوورێکی بۆ دانێ ئەگە سنوورێکی بۆ دانەنە یاریزانە بێ بە دێوەزمە یاریزانە بێ بە دیکتاتۆر یاریزانە بێ بە بڕیار بەدەست تا چەند لاوازی ڕاهێنەرانی هەڵبژاردەکە ئەکرێ بڵین هۆکار بێ بۆ ئەمە نەتوانێت سەرکردەیەکی باش بێ وەتیمەکە بینین لە سەراسی یانەکانی ئەوروپاشە بوونە لاندەیانە هەبووە کوتە و کوتلەکاری زۆری تیاوە بەڵام ڕاهێنەر هاتووە تیمەکەی ڕێخستوەتەوە و سەرکردەیەکی باش بۆ بۆ تیمەکە و تیپە قەیرانەکانی هەمووی تێپەڕانوە ئایا تا چەند گرنگە بۆ هەڵبژاردی ئەڵمانیا ڕاهێنەرێکی سەرکردە بێن یاخود ئایا ڕاهێنەرەکانی پێشووتر بۆ نمونە تا چەند سەرکردەیەکی باش نەبوونە بۆ تیپەکە کە ئەم حاڵەتە ڕوویە ئەم کوتلەکاری کەوتە هەڵبژاردی ئەڵمانیا دوو نمونە بۆ بێنمەوە لە 1934 لە مۆندیالی 1934 کاتی ئەڵمانیا بەڕێیەکەوێ بۆ بەشداریکردن لە مۆندیالە لە ئیتالیا ڕاهێنەری ئەڵمانیا کە ئۆتۆنێرزە بێ یەک لە باشترین یاریزانەکانی سەیرەکات بۆ نمونە کاسنە ئوتێلەکەوە کردوێتی بە بڕیار لەسەر یاریزانەکان ئەبێ هەموو یاریزانێک کاتژمێر دەی شەو خەوت بێت لە ناو جێگایە بێت لەبەرەوەی بەیانی زوو بە زیهنێک و بە کە زوو هەستا زیهن و فکر و بار و دۆخی دەرونی زۆر باش بێت کاتێک بەسەر ژوورەکان ئاگەڕێتێتە ژوورەوە یەکێک لە یاریزانەکان نەخەوتووە وەرەقەی کۆنکەن کە خۆمان پێڵێن پێی بووە یاری کردووە بە تەنیا خۆی پرسیاری لێکا بۆچی تۆ تا ئێستا نەخەوتی چەندێکیش بووە تقریبان ئەوەی کە باسێکا 38 خولەک بەسەر کاژمێردەیە تێپەڕیوە واتە 38 خولەک درەنگتر کە چۆتاوێست ئەو نەخەوتۆ توێتی بۆچی تا ئێستا ماویتەوەوە توێتی خەوم بۆ نایەت زۆر هەوڵم ماوە خەوم بەڵام نەخەوتوم تومە بە ئەمە بکەم بەشکم خەوماتەوە لە یاریەکەی ڕۆژی دواترا بەرامبەر بە بەلجیکا کە یاریزانی سەرەکیە ناوی یاریزانەکە گەر بێتەوە خەیاڵم
ئرنێست وەلحاڵ ناوەکەی مێسە لە خەیاڵ نییە کە یاریزانی سەرشە لە یاریەکانی پێشووترا لە یارەکەی بەلجیکا لەسەر کورسیە دەگدایانی شوێنە یاریشی پێناکە لەو یاریە ئەڵمانیا شوێنەکەی ئەو یاریزانە دیار بوو بەڵام عقوبەیە لەسەرەوەی کە ئەوەی کرد لە مۆندیالی 1954 سی هێر برێگەر بە هەمان شێوە کاتێک سیرەکە دوو یاریزانی بەبێ پرسی ئەو لە وتێلەکە چوونەتە دەرەوە لە سویسرا بە هەمان شێوە عقوبەی هەردووچانەیە لە یاریەکەی نەمسا یاری ناکەن لە قۆناغی شانزەیە هەردووچان سەر کورسیە دەگدانیشێنێ ڕاهێنەری ئێستامی پێ ناکرێت بەداخۆ ڕاهێنەری ئێستا لە ڕووی کەسایەتیەوە لاوازە هەرچەنە لە یواکیملۆف کە ڕاهێنەری ئەڵمانیا بوو لە 2006 تا 2020 بەڕاستی تا 2020 کە ڕاهێنەری ئەڵمانیا بوو توانی بە نمونە کیفن کۆرانی لە یاری ڕووسایە سەرپێچی بڕیارەکانی کە دووری خستەوە لەگەڵ بالاکە مایکل بالا کامومان نزانین کاپنی هەڵبژاردی ئەڵمانیا بوو تووشی کێشە بوون لەسەرەوەی کە بالاک ویستی خستەکەی خۆی بستەپێنێ بەسەر ڕاهێنەر دووری خستەوە نێژ یاری ماڵاوایشی بۆ بکرێ یعنی تا ڕادەیەک ئەوی ژاهێکی تا بوو بەڵام بەداخەوە لە دوای ئەوە ڕاهێنەرەکانی ئەڵمانیا چی کە فلیک هاتووە ڕاهێنەرێکی لاواز بۆ بەرامبەر بە یاریزانەکان و نەیتوانیوە سەیتەرە بەسەر ژووری خۆگۆڕی ناکە بە هەمان شێوەگەر بین لە سەریانەکانی ژەما هەیە ناگلیزمان نەیتوانی لە ژووری خۆگۆڕینە فەڕەزی بڕیارەکانی خۆی بەسەر یاریزانە بکە کووت لەو کووت لە کاریان بەرامبەر بکرد یعنی تۆ پێویستە کە ڕاهێنەر زۆر ڕۆڵ و پێگە و کاریگەری هەبێ کاکەسیدان تۆ پرسیارت کە ڕاهێنەر چه ڕۆڵێکی ڕاهێنەر گەورەترین بڵین چەکە کە ئەبێ کەسایەتی خۆی و قووەتی خۆی بەکاربێنێ بۆی سەیتەرە بکە بەسەر یاریزانە نێڵە یاریزان ئاسیانی بڕیارەکانی بکایە لە گوێڕایاڵی بڕیارەکانی نەکایە ڕاهێنەرێک دانیشێ بێ بە هاوڕێ یاریزان ئەمە کارەساتە یعنی من بۆ ڕاهێنەرانی خۆشمانڵم لێرە لە هەرێمی کوردستانیشانی یعنی پێویستە کار ڕاهێنەر خاوەن کەسایەتی خۆی بێ پێویستە ڕاهێنەر خۆی لە یاریزانەکانی جیاوازتر ببینێ خۆی لە یاریزانەکان جیا بکاتەوە پێ دوای ناگلیزمان بتوانێت لەگەڵ خەڵبژاردی ئەڵمانیا ئەمە بکات و ئەڵمانیا تۆقینەکەی جارانمان پیشانباتەوە ناگلیزمان کە بوو بە ڕاهێنەری هەڵبژاردەی ئەڵمانیا لێدوانێکی یاوتی من لە ماوەی دانیشتنی ماوەی پێشوما کە دانیشتم لە بایرن کە دوور خراومەتەوە لەو ماوەیە تا ئێستا کە دانیشتم بیرم لە ڕابردووی خۆم کردوتەوە بەسەر هەڵەکانمان ڕۆشتومەتەوە کە ئەو هەڵانە جارێتر دووبارە نەکەمەوە و ئەگەر سەیری ئەمڕۆی یەکەم یەکی مەشق و ڕایانانی هەڵبژاردەی ئەڵمانیا بکەی کاتێک کە بەیانی زوو لە ئەمریکا کێستا لە ئەمریکان بۆ دوو یاری دۆستانە چوونەتە ئەوێ یەکەم سەرپەرشتی یەکەم یەکەی مەشق و ڕایانانی هەڵبژاردەی ئەڵمانیا کرد زۆر هین بوو چۆنەڵێ زۆر بەڵێ یعنی نەگار یعنی خۆی بە گەورە بینی حسابی بۆ یاریزان ناکرد سەیتەرەی بەسەر ئەو یەکەی مەشق و ڕایانانەیە کردبوو هاواری بۆ یاریزانە کرد کە لە ڕووی تەمەنەوە لە خۆی گەورەترە کە گۆندۆگان و ئەوانەیە یعنی ئەوەتان غەڵەتاوەتان یعنی خۆی بەسەر هەموو وحدەکانە ئەگەڕا یاریزانی بەجێ نایشت کە پێشتر لە فلیک کامەم نەبینی فلیک تەنها ئەوەستا و مساعیدەکانی یاری دەدەرەکانی سەرپەرشتیەکەی باس نە ئەم خۆی لەگەڵ یاریزانەکان مەشقیە کرد ڕۆیەوەی و غەڵەتەوە غەڵەتە من لەمەوە کە ئەمڕۆ بینیم زانیم هەرچەنە جارێ زوو ئێمە بڕیار لەسەرەوە بین بەڵام زانیم کە ناگلیزمان ئێوێ ڕوویەکی جیاوازتر لەوەی کە لە بایرن نشن هەبوو بیشانی یاریزانانی ئەڵمانی با لە ئێستەوە حسابی خۆیەوەکە کە خۆی جیا بکاتەوە لە یاریزانەکان نەبێ بە هاوڕێیان و بتوانێت سەیتەرە بکەوە بتوانێت کۆنتترۆلی ژووری خۆگۆڕینی یاریزانانی هەڵبژاردەی ئەڵمانیا بکات لەبەر ئەوەی کاکسیدات ئەڵمانیا لە کەوتنایە ئەڵمانیا لە جێژاوێکی گەورەیە ساڵی داهاتوو یۆرۆ لە ئەڵمانیایە پێویستەکان ناگلیزمان خۆی بسەلمێنێ جێگەی ئومێدە ناگلیزمان بەڕێی من بەوەی کە من هەم دوو کۆنگری ڕۆژنامەنووسین بینیوە لەگەڵ یەکەی مەشقەکەی ئەمڕۆیە من بەڕاستی گەشتبینم بە ناگلیزمان کە بتوانێت شتێ بۆ ئەڵمانیا بکە دو قسەت لەسەر هەڵبژاردەی ئەڵمانیا و بەگشتی تۆپی ئەڵمانیا و کشانی یاخود نشستی هەڵبژاردی ئەڵمانیا لەسەر و هەمیانەوە پێویستە فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا پێداچوونەوە بە خۆیان بکات لەبەرەوەی فیدراسیۆنی تۆپی پێ ئەڵمانیا ئێستا زۆر لاوازە پێویستە کات بێتەوە بە فیدراسیۆنە بەهێزەکەی جاران کە دووەم بەهێزترین فیدراسیۆن بۆ لەسەر ڕاستی جیان دوا ئەوان کە ئەوان چاک بوون
بە بڕیار چۆن هەرەمێکەیەتە خوارەوە ئەمانەی خواری شۆبێت چاکرێن هەرچەنە کۆمەڵێک گۆڕانکاریان کردو ئەمانە بەڵام پێویستەکە خۆیان ئەوان لەسەرەوە چاک بن. دوو تۆپی پێی ئەڵمانیا گەر بێ هەستێتەوە ئەبێ لایەنەکانەوە دەست پێ بکرێتەوە لە فێرگەکانەوە دەست پێ بکرێتەوە جارێک تر یاریزانی ئەڵمانی لەسەر شێوازی ڕاستەقینەی خۆی دروست بکرێتەوە چکە کاکسیدات قوتابخانەی تۆپی پێ ئەڵمانیا جیاوازترە لە قوتابخانەی تۆپی پێەکانی تر یاری ئەڵمانیا هەمیشە جەماعی بووە کۆمەڵی بووە دەستە جەمعی بووە یاریزانی ئەڵمانیا بڵین یاری ئەڵمانیا خۆی لە قووەت و سەلابە و بەهێزی و مانتومان و ئۆڤەرات و تۆپە جێگرەکان کە مەترسی بوون لەسەر تیپی بەرامبەر خۆی لەمانەیە ئابینەوە پێویستەکە ئێستا یاریزانی ئەڵمانی ڕاهێنەری ئەڵمانی دیسانەوە هەمان مەشق و ڕایەنان کاتەوە ئەم تیکی تاکایە لە تۆپی پێ ئەڵمانیا لابن من پێم وابێ هاتنی گواردیۆلا بۆ ئەڵمانیا تۆپی پێی لە وڵاتەیە داڕمان لەبەرەوەی زۆربەی یانەکانی وا لێ کرد کە فێری ئەم تیکی تاکایە بن ئەم نەخۆشی تیکی تاکای گواسرایەوە بۆ ئەڵبژاردەی ئەڵمانیا وای کردو مۆندیال لە قۆناغی یەکەما بکرێتە دەرەوە وای کرد کە لە 2 یۆرۆیان نەتوانێت ئاست و ئەنجامی باش بەدەست بێن چواردە بە تیکی تاکە ڕۆشتن تایارەکەی جەزایر ئەڵمانیای زۆری بۆ ئەڵمانیانە دوایی لۆڤ زوو فرای خۆی کە و هاتەوە گۆڕی بە شێوازە جەماعەکە بینیمان هەتا یاری کۆتایی بۆ تۆقانە ڕێ ئەگەر بە ئاستی کۆمەڵەکان ڕۆشتە ئەڵمانیا مۆندیالی 2014 نابرد بەڵام پێویستە کات ئەڵمانیا بگەڕێتەوە سەر شێواز یاریکردنی خۆی و پێویستە کات یاریزانی ئەڵمانی گوێڕایەڵی ڕاهێنەر بێ ڕاهێنەر کەس خاوەن کەسایەتیەکی بەهێز بێ ئەو ڕاهێنەرەکە لە یاریگای وەستا هەموو یاریزانەکان لێ بترسن چکە کاتی خۆی لە مێژووی دوور و درێژی تۆپی پێ ئەڵمانیا ڕاهێنەرەکانی هەمیشە قدووە بوون بۆ یاریزانە من هیچم نەماوە کاتی بەرنامەکەشم بەرەو کۆتای ڕاو پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە شتێکت ما بێت قسەیەکت ما بێت من سوپاس دەکەم وە دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی و قسەکردن لەسەر ئەڵمانیا و دانیشتن لەگەڵ تۆ گفتوگۆکردن لەگەڵ تۆیە بە دووگاژمەی شتاو نایە بەڵام چۆن بڵێ کارێکت حەز ناکەم زۆر تاخیرت بکەم سواز بۆ جەنابتان سواز بۆ کەناڵەکەتان سواز بۆ بەرنمەکەی جەنابیشەکە دوورا و دووریش بێ من هەندێ بەرنمەیە بینم بەڕاستی کە جێگەی دڵخۆشیە گەنجێکی پڕوزەی وەکو جەنابت بتوانی کە بەڕاستی بەرنمەیەکی وا جواندانی بەڵام من بەڕاستی وەکو خۆم یەک داواکارم لە بەڕێزە دێ ئەوەیە زیاتر بەلای ناوخۆیان بڕێت چکە کەناڵەکانی خۆمان بەداخەوە بواری وەرزشیان تەنها بۆ پڕکردنەوەی کات داناوە یعنی لە گەورەترین کەناڵیانەوە بۆ بچووکترین کەناڵیان وەرزشیان وا بینیوە تەنها کات پێویستیان بێ پڕیکەنەوە ویان دانەناوە کە بواری وەرزش بوارێکی گرنگە بوارێکی زۆر مهمە گەنجێکی زۆرمان هەیە کە خۆیان ناوەتە بواری وەرزش ناتوانێت ئیستیغلالی ئەمە بکەن ئەم گەنجانە بەلای خۆیانە ڕاکێشن بۆیە من داواکارم هەر لە ڕێی بەرنامەکەی جەنابیشتەوە بۆ هەموو کەناڵانش با بەس بێ ئیتر ئیهمالکردنی بواری وەرزش با گرنگی پێبیرێ گرنگیەکەش چییە تۆ مەچۆ باسی ڕیاڵ مەدید و بەشنۆنە بکە مەچۆ باسی خولیانە پاڵەوانەکە کاکە من لە بیەن سپۆرت و لە کۆمەڵێ شوێنی ترەوە ئەمانە بینم وەرە وەرزشی ناوخۆکەی خۆت ڕووماڵکە وەرە بەرنامە لەسەر وەرزشی ناوخۆت کە وەرەوا بکە خەلەل لە کوایە چارەسەری بۆ بدۆزەرەوە بەشکم بەهۆی بەرنامەکەی جەنابت و کەناڵەکانی تر و دڵسۆزانەوە بتوانن کە وەرزشی کوردستان جارێک تر لەسەر پێی خۆی بوەستێتەوە ئەم قەیرانی کە تووشی وەرزش و وەرزشکاران و شەقامی وەرزشی بۆ بەڕاستی جارێک تر بچێتەوە سەر سکەکەی خۆی هیچ بەرنامێک گرنگی بۆ وەرزشی کوردستانەدا ئەم بەرنامەی من گرنگی پێیەوە چەند ببوورە ناڵم گرنگی پێناوە ئەڵێم هیوادارم زیاتر هەمیشەش ئێمە بەرنامەکەی ئێمە هەروە بووە بەڵامی تر چەند بەرنامەیەکیش تایبەت دەکەین بۆ وەرزشی ئەوروپا بەڵام زۆرینەی بەرنامەکانی ئێمە لەسەر وەرزشی کوردستان بۆ بینەرانی ئازیز بەم شێوە هاتمە کۆتایی ئەڵقەی هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزشی لە کۆتایی بەرنامەکەش سوپاسی ئامادەبوونی یادگار محەممەد ڕۆژنامە و شرۆڤەکاری تۆ پێکەم ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەرمام و سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیدا دوابانی قبول فەرمووت تاڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن